هاوڵاتیانی خۆشەویست دەنگدەرانی بەڕێز دوای بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 13/5/2018 و دەرکەوتنی ئەنجامە ساختە و نادروستەکان ئێمە بە بەڵگەی سەلمێنەر و یەکلاکەرەوە و بەپێی پەیڕە و ڕێکارە یاسایی کارپێکراوەکانی کۆمیسیۆن سکاڵامان تۆمار کرد و تانەمان لەو ئەنجامانەدا هەروەها کۆی پرۆسەکەمان ڕەت کردەوە وەک دەرەنجامی هەوڵ و فشارە یاساییەکانیشمان یاسای هەمواری سێمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەن خودی ئەنجومەنی نوێنەرانەوە دەرچوو دواتر لەلایەن دادگای فیدرالیشەوە پەسەند کرا. لێرەدا تێبینیەکانمان لەسەر پرۆسەی هەژمارکردنەوەی دەنگەکان لە پارێزگای هەولێر دەخینە بەردەم ڕایگشتی و کۆمیسیۆن و لایەنە پەیوەندیدارەکان. یەکەم لە مادەی یەکی هەمواری سێمی یاسای ژمارە 45 ساڵی 2013 ئەنجومەنی نوێنەران کە دادگای ئیتیحادیش پەسەندی کردووە هاتووە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان پابەند دەبێت بە دووبارە ژماردنەوەی دەستی دەنگەکان لە کۆی بنکەکانی دەنگدان لە سەرتاسەری عێراق بە هەموو وێزگەکانەوە. بەڵام ئەوەی کۆمیسیۆن دەیکات ژماردنەوەی دەنگەکانی ناو ژمارەیەکی کەمی سندوقەکانی دەنگدانە کە 215 سندوقە لە کۆی 3992 سندوق کە دەکاتە ڕێژەی 106.9 سندوقەکانی دەنگدان نەک هەمووی. سەرەڕای ئەوەش بەشێک لەو سکاڵایانی پێشکەشمان کردووە بە هەند وەرنەگیراون و دەنگەکانیان دووبارە ناژمێردرێتەوە. دووەم خودی کۆمیسیۆن بە ئەنجامدانی ئەم کارەی لەژێر پرسیاردایە چونکە تا ئێستا بە فەرمی وەڵامی هیچ سکاڵا و تانەیەکی ئێمەی نەداوەتەوە و بنەمای شەراکەتی ڕاستەقینەی پێشێل کردووە و شەفاف نییە لە پێدانی زانیاری بە قەوارەکان و ڕێگری دەکات لە دەستخستنی بەڵگە بە تایبەتی بۆ ڕاگەیاندنەکان. سێیەم وەک لە یاسایەکەدا هاتووە و دادگای فیدرالیش پەسەندی کردووە پێویستە هاوتاکردنی پەنجەمۆری دەنگدەران بکرێ بەڵام کۆمیسیۆن پێشێلی یاساکە دەکات بە جێبەجێنەکردنی ئەم ڕێکارە. لەبەر ئەوە ئێمە هەر چوارلایەنی سیاسی بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی داوا دەکەن کە کۆمیسیۆن سەرەتا بە فەرمی وەڵامیتانە و سکاڵاکانمان بداتەوە و یاساکە وەک خۆی جێبەجێ بکات و دووبارە جیاکردنەوە و ژماردنەوەی دەنجی هەموو وێزگەکان و هاوتاکردنی پەنجەمۆرەکان بکات سەرڕای بەراوردی بارکۆدی فۆرمەکانی دەنگدان و بارکۆدی ئامێرەکانی ناساندن. ئێمە بڕیارماندا بایکۆتی پرۆسەی جیاکردنەوەی دەستی دەنگەکان بکەین تا جێبەجێکردنی ئەم داواکاریانەمان